سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و خۆشی. ئازیزان، من زارا مەحموودی هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی ئاسۆی بەرابەری کە لەم بەرنمەیەت ئەمڕۆماندا ئێوەی ئازیز و خۆشەویست بینەر و بیسەری بابەتێک دەبن لەژێر سەردێڕی دەبڕیاری کۆنفرانسی ژنان لە بەڕێوەبەرایەتی خۆجەیەکاندا، تایبەت بە ئاکامی کۆنفرانسی دوو ڕۆژەی کۆمەڵەی بەڕێوەبەرایەتی خۆجەیە دیموکراتیەکانی ژنان کە لە ڕۆژانی 6 و 7 مانگی مەی 2026 لە شاری ئامەد بەڕێوەچوو. بەو هیوایە ناوەڕۆکی بەرنامەی ئەمڕۆمان جێگای سوود و ڕزایەتی ئێوەی ئازیز بێت. فەرموون بۆ بینینی. دەبڕیاری کۆنفرانسی ژنان لە بەڕێوەبەرایەتی خۆجەیەکاندا. کۆمەڵەی بەڕێوەبەرایەتی خۆجەیە دیموکراتەکانی ژنان بەیاننامەی کۆتایی کۆنفرانسی دوو ڕۆژەی خۆی ڕاگەیاند. ئەم کۆمەڵەیە دەبڕیاری گرنگی لە بوارەکانی پەروەردە، ئابووری، دیپلۆماسی و بوارەکانی دیکەدا پەسەند کردووە. کۆمەڵەی بەڕێوەبەرایەتی خۆجەیە دیموکراتەکانی ژنان بەیاننامەی کۆتایی کۆنفرانسی خۆی بڵاو کردەوە کە لە ڕۆژانی 6 و 7 حوزەیرانی 2026 لە شاری ئامەد بە ئامادەبوونی 268 نوێنەر و بە دروشمی ئێمە بە ئێرادەی ژنان، کۆمۆنەکان و کۆمەڵگای ئازاد لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی خۆجەیەکانەوە بنیاددەنین بەڕێوەچوو. لە بەیاننامەکەدا هاتووە کۆنفرانسەکەمان پێشکەش کرا بە یادی دوو هاوڕێ تێکۆشەرمان کە لە ساڵی ڕابردوودا گیانیان بەخت کرد، واتە بێریڤان کۆتلۆ، هاوشارەداری پێشووی جەزیر و مەزگین دەنیز، ئەندامی ئەنجومەنی شارەوانی نسیبی. لەو کۆنفرانسە دوو ڕۆژەیەدا قەیرانە سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری و ئێکۆلۆژیەکان لە جیهان، ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان لە چوارچێوەی پارادایمی ئازادی ژندا خرانە بەرباس و لێکۆڵینەوە. هەروەها ڕۆڵی ژنان لە بەڕێوەبەرایەتی خۆجەیەکاندا لە بواری تێکۆشان بۆ یەکسانی، ئازادی و بەشداریکردنی دیموکراتیک بە دیدگایەکی بەرفراوان بە مەبەستی بنیادنانی کۆمەڵگایەکی دیموکراتیک و ڕێخستنی زاتی واتە خودی هەڵسەنگێنرا. کۆنفرانسەکەمان جەختی لەوە کردەوە کە پارادایمی ئازادی ژن تەنها ڕێگەیەک نییە بۆ ئاراستەکردنی تێکۆشانی مافخوازی و ئازادەخوازی ژنان، بەڵکو ڕێنوێنێکی بنەڕەتی و بنیادنانی کۆمەڵگایەکی دیموکراتیک پێشکەش دەکات. جارێکی دیکە دووپات کرایەوە کە بەدامەزراوەکردنی ئەم پارادایمە لە بەڕێوەبەرایەتی خۆجەیەکان و سەرجەمکایەکانی ژیانی کۆمەڵایەتیدا کە کارایی ڕێکخستنی زاتی و ئێرادەی سربەخۆی ژنان دەکاتە بنەما، ڕۆڵێکی سەرەکی هەیە لە خوڵقاندنی ژیانێکی دیموکراتیک، ئێکۆلۆژی و ڕزگاری بەخشدا. لەم چوارچێوەیەدا ئەزموونەکانی مدیلی هاوسەرۆکایەتی کە بنەماکانی نوێنەرایەتی یەکسان و ژیانی هاوبەش لە بەڕێوەبەرایەتیەکی دیموکراتیکدا دەکاتە بنەمای کار، گفتوگۆیان لەسەر کرا. نوێنەران ئاماژەیان بەوە کرد کە ئامادەبوونی ڕێکخراوەی ژنان لە میکانیزمەکانی بڕیاردان و بەڕێوەبەریدا پەرچەکردارێکی کاریگەرە دژی عەقڵیەتی بەڕێوەبەرایەتی پیاوسالارانە و ڕۆڵێکی یەکلاکەرەوەی هەیە لە بەهێزکردنی مدیلیکی بەڕێوەبەرایەتی دیموکراتیک، فرەتدەنگ و ئازادیخوازدا. جارێکی دیکە جەخت کرایەوە کە سیستەمی هاوسەرۆکایەتی گەرانتیەکی پێکهاتەیی بۆ مافی نوێنەرایەتی یەکسان و کارایی ژنان لە بەڕێوەبەرایەتیدا. لە کۆنفرانسەکەماندا ڕۆڵی پێشەنگ و بنەڕەتی ژنان لە گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان، بنیادنانی کۆمەڵگای دیموکراتیک و هێنانەدی ئاشتی بەردەوام بە درێژی تاوتوێ کرا. کاریگەری تێکۆشانی ڕێکخراوەی ژنان کە لەسەر بنەمای ئایدۆلۆژیای ئازادی ژن گەشەی سندووە لە شێوە گرنتی ناسنامەی ژنی ئازاد و برەودان بە باهاکانی هاوپشتی، یەکسانی و ژیانی بە کۆمەڵ هەڵسەنگێنرا. هەروەها پێداگری لەسەر گرنگی ڕێخستنی زاتی لە هەموو کایەکانی ژیاندا، کارایی وەرچرخان لە سیاسەتی دیموکراتیک و پرۆسەکانی ئاشتیدا و بەشداریکردنی یەکسان لە میکانیزمەکانی بڕیارداندا کرا. میانی ئەم گفتوگۆیانە ڕوون بووەوە کە چۆن مدیلە بەڕێوەبەرایەتیە دەوڵەت، تەوەر،
دەسەڵاتخواز، مەرکەزی و پیاوسالارەکان بە درێژایی میژوو هەمە جۆری و کۆمەڵایەتی ئازادی ژنان و بەشداریکردنی دیموکراتیکیان سەرکوت کردووە. لەبەر ئەوە پێویستی پەرەپێدانی مدلە بەڕێوەبەرایەتیە دیموکراتیک، فرەخوازی و پشت ئەستورەکان بە هێزە خۆجەیەکان دووپات کرایەوە. مدلانێک کە تیاندا گەلان، بیر و باوەڕەکان، کەلتورەکان و ناسنامە کۆمەڵایەتی جیاوازەکان بتوانن بە شێوەیەکی یەکسان و ئازاد لە پاڵ یەکدا بژین. ئازیزان، ناوبڕێک دەبینین و دەینەوەلاتەن. کۆنفرانسەکەمان ئاماژەی بەوە کرد کە لە دۆخی ئێستادا کە عەقڵیەتی پیاوسالاری و ئایدۆلۆژیا ڕەگەزپەرستەکان لە هەموو ڕەهەندەکانی ژیاندا سەر لە نوێ بەرهەم دەهێنێتەوە و سیاسەتەکانی شەڕی تایبەت کە سەرچاوەیان لەم ڕەوانگە تاریکەوە گرتووە پەیرەو دەکرێن. بەهێزکردنی میکانیزمی کۆمەڵایەتی، کولتوری، سیاسی و ڕێکخستنەکان لەسەر بنەمای ئازادی ژن پێویستیکی بنەڕەتیە. فراوانکردنی هەوڵەکان بۆ ئەوەی ژنان لە ڕێگەی ڕێکخستنی زاتیەوە لە هەموو بوارەکاندا خاوەن مافی دەربڕین، دەسەڵاتی بڕیاردان و ئێرادە بن، وەک بەشێکی گرنگ لە پرۆسەی بنیادنانی کۆمەلگای دیموکراتیک هەڵسەنگێنرا. توندوتیژی دژی ژنان، جیاکاری، چەوساننەوە، پەراوێزخستن و سیاسەتەکانی ژنکوژی لە تەوەرە سەرەکیەکانی کۆنفرانسەکەمان بوون. جەخت کرایەوە کە دەبێت تێکۆشانی ڕێکخراوەی دژی ئەو سیاسەتانەی کە باڵادەستی سیستەمی پیاوسالاری لەسەر جەستە و کاری ژنان قوڵتر دەکەنەوە زیاد بکرێت. هەروەها پێداگری لەسەر پێویستی بەهێزکردنی سیاسەتەکانی ڕەگەزخوازی ژنان کرا کە مافی ژیان، ئازادی و بوونی کۆمەڵایەتیان مسۆگەر دەکات. جگە لەمەش ڕوونکرایەوە کە لە بەرامبەر قەیرانە قوڵە ئیکۆلۆژیەکاندا پێویستە ڕێبازێکی ئابووری ئیکۆلۆژی لە چوارچێوەی پارادایمی دیموکراتیک ئیکۆلۆژیدا پەرەی پێبدرێت کە ژیانی هاوسەنگ و تەبا لەگەڵ سروشدا دەکاتە بنەما. جارێکی دیکە جەخت کرایەوە کە ئەو مدلە ئابووریانەی کار و ماندووبوونی ژنان دیار و بەرجەستە دەکەن. پشت بە بەها کۆمەناڵەکان دەبەستن، پێویستیە کۆمەڵایەتیەکان دەخەنە چەقەوە و دژی لە ناوبردنی سروش دەوەستنەوە. دەبێت ببنە بەشێکی سەرەکی لە سیاسەتەکانی بەڕێوەبەرایەتی خۆجەیەکان. کۆنفرانسەکەمان جارێکی دیکە پەسەندی کرد کە بنەماکانی ئازادی ژن، سیاسەتی دیموکراتیک، نوێنەرایەتی یەکسان، ئاشتی کۆمەڵایەتی و ژیانی ئیکۆلۆژی کۆڵەکە سەرەکی و تەواریەکانی یەکترن لە ڕێنوێنی کۆمەلگای دیموکراتیکدا. لەم ڕووەوە بە دامەزراوەکردنی پارادایمی ئازادی ژن لە بەڕێوەبەرایەتی خۆجەیەکان و سەرجەمکایەکانی ژیاندا بەهێزکردنی ڕێکخستنی زاتی ژنان و سووربوون لەسەر فراوانکردنی تێکۆشان بۆ بنیادنانی ژیانێکی یەکسان، ئازاد و دیموکراتیک وەک ئێرادەی هاوبەشی ئەم کۆنفرانسە ڕاگەیەندرا. لەم چوارچێوەیەدا و لە دوای ئەم گفتوگۆوە هەڵسەنگاندن و پێشنیارانەی لە ماوەی 2 ڕۆژدا پێشکەش کران. کۆنفرانس ئەم بڕیارانەی خوارەوەی گرتە بەر. 1. لە بواری پەروەردەدا بڕیاردرا هاوتەریب لەگەڵ پێویستیە کۆمەڵایەتیەکان لە بەڕێوەبەرایەتیە خۆجەیەکاندا بەرنامەکانی پەروەردە و فێرکاری بۆ ژنان، بەرپرسانی هەڵبژێردرا و کارمەندان لە ڕوانگەی ئازادی ژنان و زانستی ژنۆلۆژی پەرەیان پێ بدرێت. کەمپەینەکانی هۆشیارکردنەوە سەبارەت بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان، خێزانی دیموکراتیک، وەرچەرخانی کۆمەڵایەتی، ژیانی هاوبەشی ئازاد، ڕەگەزناپەرستی لە کۆمەلگادا و بەرگری زاتی واتە خۆپارستن فراوانتر بکرێن. ورکشۆپ و خولەکانی تایبەت بە گۆڕینی عەقڵیەتی پیاوسالاری بەڕێوە بچن. ئابووری ژنان، ئابووری کۆمۆناڵ و ڕاهێنانە تەکنیکی و پیشەییەکان بەهێز بکرێن. لە بەرامبەر ڕوانگە جیاکاریەکان دژی خاوەنە پێداویستیە تایبەتەکان، بەرنامەی پەروەردەیی وەرچەرخان لە بەرچاو بگیرێت و خۆڵ و ورکشۆپ بە سەرنجدان لەسەر دیدار، هاوپشتی و ڕێکخستنی ژنانی خاوەن کەم ئەندامی ساز بکرێن. هەنگاوی پێویست بۆ وەرچەرخانی کۆمەڵایەتی، فراوانکردنی بەرنامەکانی پەروەردە لە بواری زمان، کولتور، هونەر و هوشیاری کۆمەڵایەتیدا بنرێت و لە سەرجەم بوارەکانی کاری بەڕێوەبەرایەتی خۆجەیەکاندا چالاکیەکانی بەرزکردنەوەی تواناکان
بۆ بەهێزکردنی بەشداریکردنی یەکسان و کاریگەری ژنان جێبەجێ بکرێن. 2. لە بواری زمان و کولتوردا بڕیاردرا لە بەڕێوەبەرایەتیە خۆجەیەکاندا میکانیزمی پێکهاتەیی بۆ ڕێکخستنی چالاکیە زمانەوانی و کولتوریەکان دروست بکرێت، بەکارهێنانی زمانە خۆجەیەکان لە ژیانی گشتیدا بپارێزرێت، پەرەی پێبدرێت و هان بدرێت. هەنگاوەکانی شارەوانیەکان لە بواری فرەزمانیدا بەهێزتر بکرێن. میراتی کولتوری، مێژوویی زارەکی و بیرەوەری بە کۆمەڵ بۆ گواستنەوە و بۆ ناونەوەکانی داهاتوو بپارێزرێت. زانیاری، ئەزموون و بەرهەمەکانی ژنان لەم بوارەدا بەرجەستە بکرێن و پاڵبشتی بکرێن. بەشداریکردنی سەرجەم توێژەکانی کۆمەلگا بە تایبەت منداڵان، گەنجان و ژنان لە چالاکیە زمانەوانی، کولتوری، هونەری و ئەدەبیەکاندا زیاد بکرێت. زەمینەی پێویست بۆ دەستڕاگەیشتنی کچان و ژنان بە چالاکی و ڕاهێنانە هونەریەکان دابین بکرێت و بە مەبەستی پەرەپێدانی توێژینەوەی پێویست لە بەڕێوەبەرایەتیە خۆجەیەکاندا پرۆژەی هاوبەشی لێکۆڵینەوە، پەروەردە، بڵاوکردنەوە، ئەرشیف و چالاکیە کولتوریەکان بە هاوکاری دامەزراوە پەیوەندیدارەکان ئەنجام بدرێن. 3. بنیادنانەوەی شارەکان بەرەو شارەکانی ژنان بڕیاردرا بە ئامانجی پەرەپێدانی ڕێبازێک لە بەڕێوەبەرایەتی خۆجەییدا کە پێشەنگی بە مافی ژن لەسەر شار دەدات، پلانی کردداری شارەکانی ژنان ئامادە بکرێت و لە پرۆسەکانی پلاندانان، بودجەنووسین و خزمەتگوزاریەکانی شارەوانیەکاندا تێکەڵ بکرێت. ئەو سیاسەتانەی کە سەرنج دەخەنە سەر پێداویستیەکانی ژنان وەک گواستنەوەی ئارام، نیشتەجێبوون، خزمەتگوزاری چاودێری، خزمەتگوزاری بە زمانی دایک، پاڵپشتیە کۆمەڵایەتیەکان و بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەهێزتر بکرێن. زەمینەکانی هاوپشتی ژنان و فەزای ژیانی ئازاد فراوان بکرێن. ڕێکخراوە ئەلتەرناتیڤەکانی ژنان دەبێت لەسەر بنەمای ڕێبازێکی کۆمۆناڵ فەزای نوێ دروست بکەن بۆ ئەوەی لە بەرامبەر پێکهاتەی شاری دروست بوو بە عەقڵیەتی پیاوانەدا بوەستنەوە. ئەمەش نابێت تەنها بەو شارانەوە سنووردار بکرێت کە وەک شاری ژنان ڕاگەیەندراون، بەڵکو دەبێت لە سەرجەم بەشە بەڕێوەبەرایەتیەکانی ئێمەدا جێبەجێ بکرێت. کۆمۆنەکان نابێت تەنها بە پێکهاتە ئابوووریەکانەوە سنووردار بکرێن، بەڵکو دەبێت سەرجەم ڕەهەندەکانی ژیان لەوانە وەرزش، تەندروستی، پەروەردە، فەلسەفە، کولتور، ئێکۆلۆژی و بەرەنگاربوونەوەی توندوتیژی بگەڕنەوە و هاوکاری سەرجەم ڕێکخراوەکانی ژنان ڕابکێشن. هەروەها بە دروستکردنی میکانیزمی چاودێری و هەڵسەنگاندن بە بەشداری ژنان ڕێکخراوەکانی ژنان و بەڕێوەبەرایەتیە خۆجەیەکان هەنگاوی پێویست بۆ بەدیهێنانی سیاسەتە شاریەکانی تایبەت بە ژنان بنێرن. ئازیزان، ناوبڕێک دەبینین و دێنەوەلاتەن. 4. کۆمەڵایەتیکردنی کاروباری چاودێری و فەزای پاڵپشتی بڕیاردرا خزمەتگوزاریەکانی چاودێری و پاڵپشتی وەک باخچەی ساوایان، سەنتەرەکانی چاودێری ڕۆژانە، ژوورەکانی یاری، فەزای فرەمەبەستی منداڵان، چاودێری ماڵەوە بۆ بە ساڵاچوان و نەخۆشان و خزمەتگوزاری چاودێری یەکسان متەناسب لەگەڵ پێداویستیە خۆجەیەکان دروست بکرێن تا بازنەی ئەم خزمەتگوزاریانە لە کۆمەڵگادا فراوانتر بێت. ئەم خزمەتگوزاریانە دەبێت بە شێوەیەکی گونجاو، بەردەوام، ئارام و بە زمانی دایک پلان بۆ داڕێژراو بن. لە بەرامبەر ئەو عەقڵیەتەی کە ئەرکی چاودێری تەنها بە وەزیفەی ژن دەزانێت، ڕێبازی کۆمەڵایەتیکردنی ئەرکی چاودێری کە خێزان، پیاوان، کۆمەلگا و بەڕێوەبەرایەتیە خۆجەیەکان دەگرێتەوە، بەهێز بکرێت و ئەم سیاسەتانەی چاودێری ببنە بنەما و بنەڕەتی سەرجەم خزمەتگوزاریەکانی شارەوانیەکان. 5. بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان بڕیاردرا سەنتەرەکانی هاوپشتی ژنان، ماڵەکانی ژیانی ژنان و فەزای ژیانی ئارام بە مەبەستی ڕێگریکردن لە توندوتیژی دژی ژنان فراوان بکرێن. دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریە پاڵپشتیە یاسایی، دەرونی و کۆمەڵایەتیەکان بەهێزتر بکرێت. کەمپەینەکانی هوشیارکردنەوەی کۆمەڵایەتی، بەرنامەکانی پەروەردە و میکانیزمەکانی بەرەنگاربوونەوەی خۆجێیی لەسەر بنەمای ژیانی بێتوندوتیژی پەرەیان پێ بدرێت.
چالاکی ڕێکخراویەکان کە زانیاری و ئەزمموی ژنان لە سەرجەم شوێنەکانی نیشتەجێبوون لەوانەش ناوچە گوندنشینەکان ئاشکرا دەکەن جێبەجێ بکرێن. کولتوری خۆپاراستن و بەرگری زاتی بەهێز بکرێت. سیاسەتەکانی تێکۆشانی بەردەوام و کاریگەر بە هاوکاری ڕێکخراوەکانی ژنان، دامەزراوەکانی کۆمەڵگای مەدەنی و چالاکوانانی خۆجەیی پەیوەندیدار پەیرەو بکرێن و میکانیزمی پێکهاتەیی بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژیەکانی سەر بنەمای ڕەگەزی دابمەزرێن. 6. بنیادنانی فەزای ژیانی کۆمۆناڵ بڕیاردرا بە مەبەستی پاڵپشتیکردنی ژنان لە بنیادنانی ژیانێکی ئازاد، یەکسان، ئیکۆلۆژی، دیموکراتیک، بێ توندوتیژی، بێ هەژاری، ئارام و کۆمەڵایەتی مدیلەکانی ژیانی هاوبەش لەسەر بنەمای هاوپشتی ژنان، بەرهەمهێنانی هاوبەش، بەشکردنی بە کۆمەڵ و کۆمەڵایەتیکردنی کاروباری چاودێری پەرەیان پێ بدرێت. کۆمپانیا هەرە وزەیەکانی ژنان واتە تەعاونی، ئابووری، کۆمۆناڵ، بەرهەمهێنانی ئیکۆلۆژی و میکانیزمەکانی پاڵپشتی چاودێری بەهێز بکرێن. بودجەی پێویست و پێکهاتە ڕێکخراویەکان بۆ بەردەوامی ئەم فەزایانە دروست بکرێن و پرۆسە جێبەجێکاریەکان بە بەشداری ڕێکخراوەکانی ژنان و میکانیزمە پەیوەندیدارەکان بە شێوەیەکی ڕێکوپێک چاودێری و هەڵسەنگاندنیان بۆ بکرێت. 7. ئابووری ژنان و بەرهەمهێنانی کۆمۆناڵ بڕیاردرا بۆ گەرەنتی بەهێزکردنی ئابووری ژنان لەسەر بنەمای مدلی ئابووری کۆمۆناڵ هەنگاو بنرێت لە پێناو دروستکردنی هەرەوزەیەکانی ژنان و فەزای بەرهەمهێنانی هاوبەش. پاڵپشتی لە ڕاهێنانەکانی بەرهەمهێنان و کارامەیی پیشەیی بکرێت. دەستڕاگەیشتنی یەکسان بۆ بوارەکانی بەرهەمهێنان و دامەزراندن بەهێز بکرێت و بەشداریکردنی ژنان بە تایبەت ژنانی گەنج، ژنانی خاوەن پێداویستی تایبەت، ژنانی گوندنشین و توێژە کەم داهاتەکان زیاد بکرێت. بەرنامەکانی پەروەردە بە ئامانجی پەرەپێدانی ئابووری کۆمۆناڵ، هەرەوزیەکان، بەرهەمهێنانی ئیکۆلۆژی و کارامەیی پیشەیی جێبەجێ بکرێن و ڕاهێنانی پەروەردەیی دابمەزرێن. خولەکانی ڕاهێنانی پیشەیی و خوێندن بە زمانی دایک بەڕێوە بچن و پۆلەکانی زمانی دایک لە پرۆسەکانی ڕێکخستن و بەرهەمهێناندا بکرێنەوە. هەروەها توێژینەوە بۆ پەرەپێدانی میکانیزمە پێکهاتەیەکان کە پاڵپشتی لە هاوپشتی هەماهەنگی و دەستڕاگەیشتن بە بازاڕە دیموکراتیەکان دەکەن ئەنجام بدرێن. 8. بودجەنووسی هەستیار بەرامبەر ڕەگەز بڕیاردرا ڕێبازی بودجەنووسی هەستیار بەرامبەر ڕەگەز وەک سیاسەتێکی بنەڕەتی بودجە لە بەڕێوەبەرایەتیە خۆجەیەکاندا دامەزراوەی بکرێت. بودجەی شارەوانیەکان متەناسب لەگەڵ پێداویستیەکانی ژنان، بەرپرسیارەتیەکانی چاودێری، دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریەکان، ئاسایش، بەهێزکردنی ئابووری و بەشداریکردنی یەکسان پلان بۆ داڕژراو بێت. ئەم ڕێبازە لە سەرجەم بوارە خزمەتگوزاریەکانی شارەوانیەکاندا جێبەجێ بکرێت. میکانیزمەکانی چاودێری، هەڵسەنگاندن و راپۆرتکردن دروست بکرێن و زەمینە بەشداریکردنەکان فراوان بکرێن تا ئامادەبوونی کاریگەری ژنان لە پرۆسەکانی بودجەدا مسۆگەر بێت و هەنگاوی پێویست بۆ جێگیرکردنی پێکهاتەی ئەم پرۆسەیە بنرێت. 9. پێکهاتە سازی چالاکیەکانی ئابووری ژنان و بەهێزکردنی دامەزراندنیان بڕیاردرا بۆ بەهێزکردنی سربەخۆیی ئابووری ژنان و بەشداریکردنی یەکسانی ئەوان لە ژیانی ئابووریدا نووسینگە و بەشە تایبەتەکانی ئابووری ژنان لە بەڕێوەبەرایەتی خۆجەیەکاندا دروست بکرێت. یەکە پەیوەندیدارەکان لە بوارەکانی کاریگەری، تەکنیکی و بودجەیدا بەهێز بکرێن و چەمکی ئابووری کۆمۆناڵ پەرێ پێ بدرێت. دامەزراندنی ژنان زیاد بکرێت و دەستڕاگەیشتنی یەکسان لە سەرجەم بوارەکانی کاردا گەرەنتی بکرێت. پاڵپشتی لەو ژنانە بکرێت کە ڕوبەڕووی توندوتیژی ئابووری و ناسەقامگیری داهات بوونەتەوە یان بەهۆی بەرپرسیارەتیەکانی چاودێریەوە لە بازاڕی کار دوور کەوتونەتەوە. هەروەها میکانیزمەکانی پێویست بۆ پلاندانان و جێبەجێکردنی سەرجەم چالاکی ئابووریەکان لەسەر بنەمای پارادایمی ئازادی ژن و ڕێنوێنی یەکسانی ڕەگەزی پەرەیان پێ بدرێت. دیپلۆماسی ژنان لە بەڕێوەبەرایەتی خۆجەیەکاندا
بڕیاردرا پێکهاتەی چالاکیەکانی دیپلۆماسی ژنان لە بەڕێوەبەرایەتی خۆجەیەکاندا دابمەزرێت، میکانیزمەکانی پەروەردە و ڕێکخستن بۆ زیادکردنی بەشداریکردنی ژنان لە پرۆسە دیپلۆماسیە خۆجەیی نیشتمانی و نێودەوڵەتیەکاندا هەماهەنگ بکرێت. بەرنامەکانی گۆڕینەوەی ئەزموون بەڕێوە بچن، زەمینەکانی تۆڕەکاریە هاوبەشەکان لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان و دامەزراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە 4 پارچەی کوردستان و ئەوروپا بەهێزتر بکرێن و توێژینەوە بۆ بەرجەستەکردنی چالاکیەکان لە بوارەکانی ئابووری، بنیادنانی ئاشتی، گفتوگوی نێوان گەلان، کۆمەڵگای دیموکراتیک و ژیانی ئیکۆلۆژیدا ئەنجام بدرێت. ڕۆژێکی خۆش بوو سبەکی زوو بوو لەو بەلە چاو بەلە چاو بەلە چاو 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 ڕۆژێکی خۆش بوو سبەکی زوو بوو ئەم لە دژمنێ خوا ڕاست هاتن ڕۆژێکی خۆش بوو سبەکی زوو بوو ئەم لە دژمنێ خوا ڕاست هاتن لۆ پارتیزانۆ وارن من ببن لۆ بەلە چاو بەلە چاو بەلە چاو 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 پارتیزانۆ وارن من ببن ژبەر گۆمرنا من نێزیکە لۆ پارتیزانۆ وارن من ببن ژبەر گۆمرنا من نێزیکە دەرگۆ ئەس بمرم لۆ شوورەش گەرنۆ لۆ بەلە چاو بەلە چاو بەلە چاو 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 دەرگۆ ئەس بمرم لۆ شۆرەش گەرنۆ من ببن جیەکی بێدەنگ گەرگۆ ئەس بمرم هەی لۆ شۆرەش گەرنۆ من ببن جیەکی بێدەنگ هەموو دبێژن ژێ بۆ vê gulê لۆ بەلە چاو بەلە چاو بەلە چاو 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 ئەڤە گولە پارتیزانی گۆ بۆ ئازادیە مامێریە ئەڤە گولە پارتیزانی گۆ بۆ ئازادیە مامێریە بەڵێ عزیزان و خۆشەویستانی بینەر بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان تا بە یەکگەیشتنەوەیەکی دیکە ماڵەوە.